بەردەوام پەیوەندی و تەنسیق و هەماهەنگیمان لەگەڵ وڵاتی ئێرانە هەیە ڕۆژانە بە حکومەوەی ئێرە شوێنی کاروباری بازرگانی و گەشتیاریە و ئێمە چەندی نووسراوە پرۆتۆکۆڵ لە نێوانمانە هەیە لە ڕابردوو و ڕۆژانە کاری لەسەرەکەین بۆی بە هەموو لایەک گەشە بێت بە کاروباری بازرگانی لە مەرزی نێودوڵی باشماغ و ئێمە لە پێش هەڵبژاردننی بۆ ڕیفراندۆم و دوای ئەوەش کە ئێستا ئێمە ڕۆژی دوای ڕۆژی ڕفراندۆم لێرە وەستاوین خۆتان ئەیبینن کە کاروباری بازرگانی بەردەوامە، کاروباری گەشتیاری بەردەوام و هیچ کێش و گرفتێکمان نییە لە ئێستاە. تەمەن ئێمە مەرزی نێودوڵی باشماغ لە سەر ئاستی هەرێم لە دوای مەرزی ئیبراهیم خەلیل دێکە هەم لە ڕووی بازرگانی و هەم لە ڕووی جوموجوڵ لە ڕووی گەشتیاری و هەم لە ڕووی داهاتشەوە کە ئێمە ساڵانە داهاتشمان زۆر بە زۆر کار لە ئیبراهیم خەلیل باشتر و چاکتر و لە پێشترە و تەبعاً کاریگەری زۆری هەیە مەرزی نێودوڵی باشماغ بۆ خەڵکی کوردستان و بۆ ئێران و من لە وتوێژەکانە لەگەڵ وڵاتی ئێرانە قسەم کردووە کە ئەگەر ئێمە یەک بەش سوود ببینین لە مەرز و لە داهاتەکەی مەرزی نێودوڵی باشماغ ئێران 4 بەش سوودی لێبینە چکە ئەوان بەپێی ئامارێک و داتای خۆیان کە هەیە لە ئاستی ئوستانی کوردستانی سنە بڵاویان کردێمە خۆمان لەو کۆنفرانسا بووین ساڵانە 7 ملیار دۆلارە بۆ ئێران کە ئێمە بەڕاستی لە چاوانە ڕوبعێکە بۆیە ئێرانیش مەرزی نێودوڵی باشماغ بە گرنگیەوە سیر دەکەوە پێیان خۆش نییە دابخرێەوە لە ئێستاشە ئەگەر قەرارێکی وا لە فکریانە هەبێت لە ئاستی سەر و خۆیان ئەمان هەوڵیان داواڵە ئێمە وەکو ئێوە باسی ئەم سوود و تایبەتمەندی و داهاتانەمان کردو بۆ سەر و خۆمان کە بتوانین گەشەی پێ بدەین نەک ڕای بگرین و بتوانین هەماهەنگی زیاتر بکەین نەک ڕای بگرین چکە هەم بۆ ئێمە و هەم بۆ ئەوان سوودی زۆرە بە تایبەتی لە ڕووی ئابووریەوە.